بۆ ساڵی چوارەم و لە سەریەک و بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان لقی تەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوبەشی لەگەڵ هەریەک لە ئەنجومەنی تەکەی کۆمەڵی ئیسلامی و ڕێکخراوی هاواری خێرخوازی و کۆمپانیای لایف ڕۆژەی لە خزمەت ڕۆژواناندا بەڕێوە دەبەن. پرۆژەکە لەسەر ڕێگای خێرای سلێمانی کەرکووک و ڕۆژانە بە 15 خولەک پێش بانگی شێوان دەست پێ دەکات. دەستخۆشیش لەو گەنجانەکەم بەڕاستی کارێکی زۆر خێرە. چەند ڕەمەزانێکە من ئاگادارم وەکو خەڵکی تەکێ ئەم پرۆژەیان داناوە، خەڵکانێک دێن لە کاتی ئێوارانە خورما و ئاویان ئەدەنی بۆ ڕۆژوشکانن. بەڕاستی ئیشێکی پیرۆزە، بەڕاستی ئیشێکی زۆر زۆر جوانە. من دەستخۆشیان لێکەم و سپاسیانەکەم، هیوادارم بەردەوام بن لە کارە خێرەکان و ئەوی کەوا دەستی داوەت ئەم کارە خوای گەورە پاداشتی بداتەوە. بەڕاستی کارێکی جوانە ئەم گروپە گەنجە ئەنجامێدان. ئێواران هەم سەربەرزیە بۆ مسلمانان، یعنی مسلمانبوونی میلەتەکەمان دەرەخات بەبێ جیاوازی ڕێبواران لەم جادەیەوە دێن. هەم جوانیەکە بۆ شارۆچکەکەشمان زۆر زۆر زەرورە، چکە ڕێبوارانە هەیە. ئەمە هەم ئەتوانم بڵێم شتێکی گەورەیە بۆ شۆفێران بەتایبەت کە پەلە ناکەن. شتێکی ئاوا دێتە ئێرە ڕێیان ڕۆژۆ کاشکێنە یەکسەر دەرونیان ئارامە بنەوە. بەڕاستی سوودێکی گەورەی هەیە بۆ شۆفێران. لە پرۆژەکەدا ئاو خورما دەدرێت بەو ڕێبوارانەی کە بەو ڕێگایەدا تێپەڕ دەبن و لە کاتی بانگداندا ناگەنەوە شوێنەکانی خۆیان. سەرپەرشتیاری پرۆژەکەش وێڕای سوپاسکردنی و کەسانی کە هاوکاریان دەکەن ئاماژەشی بەوە کرد گەر هاوکاری زیاتر بکرێن دەتوانن پرۆژەکەیان فراوانتر بکەن. باسیشی لەوە کرد دوای ئەم کارێ ئەوان چەندین کەسی تر بەو کارە هەستاون لە شوێنە جیاوازەکانی دەوروبەری سنوورەکەیان. دیارە ئێمە وەکو لقی تەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ئەمە بۆ ساڵی چوارەم پرۆژەی لە خزمەتی ڕۆژەوانان بەردەوامین. دیارە ئەم ساڵیش بە ئەم پرۆژەی بەردەوام بە هاوکاری هەرێکە لە ڕێکخراوی هاواری خێرخوازی واروها ئەنجومەنی تەکەی کۆمەڵی ئیسلامی و کۆمپانیای لایف دیارە هاوکارێکی باشمان بوون بۆ بەردەوامیدان بە ساڵی چوارەمی پرۆژەکە. دیارە پرۆژەکە بریتە لە دابینکردنی ئەو خورما بۆ ڕێبواران کە بەسەر جادەی کەرکووک سلێمانی تێپەڕە بن. ساڵانە و لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان چەندین چالاکی جۆرا و جۆر لەلایەن لق و ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیان و ئەنجومەنەکانی سەر بە مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی ئەنجام دەدرێن. پرۆژەی لە خزمەت ڕۆژوانانیش دایەکێکە لەو پرۆژانەی کە بە درێژایی مانگی ڕەمەزان ئەنجام دەدرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکەی سەر بە قەزایی چەمچەماڵ.